إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، باشترين كلام بيقمان كلامي خواهي پروردگارا إلى قرآن فيروزا أي فرميو باشترين ريبازي رسولي مختارة صلى الله عليه وسلم، وباشترين وخرابترين ريقا أو ريقايانية كبيتشواني ريبازكي خواو بيغمره صلى الله عليه وسلم. وبيقمان هر پێچەوانە بوونێک بۆ ڕێبازەکەی خوای پەروەردگار سەرلێشێوانە، گومڕاییە، نەکبەتیە، مرۆڤایەتی بەرەو سەرلێشێوانە بە، بەرەو قات و قڕی ئەبا، بەرەو خراپی و برسێتی و گرانی ئەبا. ئەمە لە ژیانی دنیا. ئەی لە ڕۆژی قیامەتە بێگومان ئەو کەسانەی کە ڕێبازی غەیری ڕێبازی خوا بگرنەبەر سەرشۆڕن، لە ڕۆژی قیامەتە داماون، بێبەشن. لا خلاق لهم في الآخرة، لروج آخرتها هیچ بەشێکیان بۆ نییە. خوا پەناماندا شوێنیان ئاگری جەهەنەمە. خۆشەویستەکانم، ئیمانداران، هیمەتبەرزی سیفەتێکی زۆر گرنگی مرۆڤە، بە تایبەت مرۆڤی موسڵمان. پێویستە إنساني مسلمان همتي برز به، يعني عالي الهمة به، بهمت برزي درون برزكان جاء بنوال درون النزمكان. خلقان يكن درون برزن، خلقان يكن درون نزمن. بتشي عليك كان جاء كينوا بس صفته همت برزي. همت برزي وابا إنسانك دائما كرداري زور بكاو تير نخوا لكرداري تشاكا، وواز للتمالي وتوزلي خاو خليجي بيني. إمد برزي تماحي كي خير لدروني هر إنسان يكا، تماحي خيري هيا تير ناخوا لخير. خيري كي دسك حزك على خيري كي تريد، خيري كي دسك حزك خيري كي تريد زيادة دسكوي، حتى وكو أي جينة لا يخواي پروردگار، حتى وكو بهشت بدز ديني. بو همت برزيتو أجيت بهشت. أجر همت برز نبي حرشنيك باسي إسلام دبو بكري هفتيك دوان أدبا، حرشنيك أجر مقرتي أبي مان يدوان أدبا، دوای هم صار دبيتوا سيركي يعني في أيوة من هي لنا أم مجلسي شخص صالة لوانية نيوش بكا إيش ده نجيش تباشت. أجر همتي برز نبي على كور آخر ديت مردم أو بير بوم أو يعني وكبلي لا ده سفاخري كأكوم طاقتي ناميني، بس همت برز جواي بيأكا لبيشي منو تو دي بوم زجو. تصور كان نيجي بيانيان درخا، نيجي بيانيان مزجو دري خاك يشتهي همت برزي لنا وبيا وبتمنى كان هي على ناو جنش كان هي لنيجي بيانيان درك بيتك أو بياو بتمنانا سلسل كرسي دانشتون همتي عن برسترا لو جنجانيك لروجك 6 ساعات خليكي توب يعني. أوان همتي دنيا يعني، همتي له لعب يعني، همتي الرابوار دنيا هي، بلام أمان همتي بدا سيناني قيامتي يعني هي. قال تعالى أفرمي لسورة آل عمران آياتي 166: وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين. قال تعالى فرمي خلقنا فلبكن بو بدسيناني لبردي إخوة بو بدسيناني بهشتك كبانتايكي آسمانكان وزوية. قال تعالى آمادي كردو بواني لخواترسن، آمادي كردوها، حاضري كردوها،
پەلەی بۆ بکەن بۆچی ئیش ناکەن بۆچی کار ناکەن کەس نازانێت لە چی دەقەیەکە مردن یەقەتان نەگرێ بۆیە پەلە بکەن هەرچیتان پێیە زوو دەری خەن لە چاکەکاری ومن أراد الآخرة وسعى لها سعيها وهو مؤمن فأولئك كان سعيهم مشكورا سورة إسراء آية 19 هركسي آخرتي بوي يعني ويستي آخرتي بوي وكوشش بو آخرت بكا يعني بو باش الروج بكا وإيمان دار به براسي أوانا كوشش كان يعني لا يخواس فاس كراوة يعني خوي تعالى في أزاني أي نوسيبه يعني وهيج لا خوي تعالى والنابه إن الله لا يضيع أجر المحسنين رسول الله أفرمي صلى الله عليه وسلم أفرمي إن الله تعالى يحب معالي الأمور وأشرافها ويكره سفاسفها خوي تعالى چی پێخۆشە پێغەمبەر أفرمي صلى الله عليه وسلم أفرمي دائما شتە بەرزەکانی پێخۆشە خوي تعالى حەزەکە دائما مرۆڤەکان حەز لە شتی بەرز بکەن لە خێرە لە چاکەکاریە مەبەستمان و پێی خۆش نییە ئینسان دائما لە ژێرۆ بێ و بڵێ منیش لەگەڵ عامە خوا ئەوەی پێخۆشە کە تۆ دائما هەوڵدەی سەرتەڵبی لە خێر و چاکەکاریە ئەگەر گشتمان هەر خۆمان بکێشینەوە زۆر خراپ دەرەچێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ ئەگەر ئێوە داوای بەهەشتان کرد مەڵێ خوایە هەر بەس بمان خەیتە بەهەشتە کۆرە دەی هەر کوێ بێ ها نابینن کەسانێکی بێهیممەت هەن ئەڵێ خوا ئەکا من بەس بمخاتە بەهەشتەوە ئیتر مشکلە نییە چی شوێنێکەوێ لە بەهەشتە بۆ ئاوا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر داوای بەهەشتان کرد داوای فیردەوس بکەن چونکە فیردەوس ناوڕاستی بەهەشتە و بەرزترین شوێنەکانی بەهەشتە باسی يعني ئەوەمان بۆکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێرمانەکە ئێمە تەماحی فیردەوسمان هەبێ حەزکەین پلە بەرزەکانمان دەستکەوێ ئەمە پێ ئەوترێ هیممەت بەرزی خۆشەویستەکانم ئەمە هیممەت بەرزیە لە من و تۆی مسلمانە ئەبێ لە هەموو کەس زیاتر هەبێ معاویەی کوڕی ئەبوو سوفیان خوای لێ ڕازی بێ پرسیاری لە سەعسەعەی بنی سوحوان کرد کە یەکێک بوو لە حوکەمای عەرەب لە داناکانی عەرەب وتی ئیبن سەحوان خەڵکیم بۆ وەصف بکە خەڵکی چۆنن وەصفیان بکە ئەویش فەرمووی خوای تەعالا خەڵکی بەم شێوە دروست کردووە طائفة للسيادة طائفة للعبادة طائفة علماء طائفة خطباء وحكماء طائفة للتجارة وطائفة للبأس والنجدة فرمي خوای تعالى خلقكاني وا دروست كردن خلقاني كان في مدبرزن تماحي كاربدستيان هي حزكن إشي كاربدستي بقرن ندز يعني برينا إنسان أبي دائما حتى لمسائل دنياية استويكي إيمانداري ملتزمي لخواترس كاربدست بباشا يا خلقاني كي نيوج نكري هر نازان ديني إسلام تشيه كام تان باشن آخر كام تان باشن تو حتى لدنياية كشا أبي تماحت هبي هر كاتي برپرسي كبي أهلي نيوج بيه لقل منو طوال لمزقوتا بيه چند دلمان خوشة بيه چند خوشة يعني بو ئێمە کەسانێکمان یا ئەهلی مزگەوت تەماحی ئەوەی هەبێ بەرپرسیارەتی ئەم وڵاتە لە ژێردەستی ئەوا بێ بۆچی تەماحمان نییە خۆی ئەبێ هەبێ ئەبێ خەڵکانێک هەبن ئیشیان تەماحی دەسڵاتیان هەبێ بۆ ئەوەی دەسڵات بەکاربێنن خزمەتی ئیسلامی پێ بکەن وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز عومەری کوڕی عەبدولعەزیز ئەفەرمێ نفسی من زۆر تەواقە بۆ خێر يعني شديد الرغبة زۆر حەز لە خێرەکە ئەفەرمێ وحزيشم لهر شكل دو خوابو ميكردوا حزم ل فاطمه اموزام كرد كبي خوازم دوای هەوڵێکی زۆر دەسم پێگەیشت حەزم کرد ئەمیرایەتیم دەستکەوێ یعنی ببم بە بەرپرسی ناوچەیەک ئەڵێ دەستم کەوت حەزم کرد علمم دەستکەوێ دەستم کەوت حەزم کرد ببم بە خەلیفەی مسلمانان بووم بە خەلیفەی مسلمانان بەدەستم هێنا ئێستش حەزەکەم بەهەشت بەدەست بێنم دوای ئەوەی کە بوو بە خەلیفە ئینشاء الله بەهەشتیش بەدەست دێنم عومەری کوڕی عەبدولعەزیز ئەو خەلیفایەتیە بەکارهێنا بۆ خزمەتی مسلمانان بۆ ئەوەی بەهەشتی بۆ بەدەست بێنێ برای ئەزانن لەژێر دەستی دەسڵاتدارێکی عادلی دادپەروەری خەمخۆری میلەت هەموو عالەمی ئیسراحەتەکە
اخر ئێمە جاری وا هەیە سبحان الله شتەکانمان لێت یەکەڵە بێ لەبەر خاتری حەماسەتی عەشرەتایەتیەک لەبەر خاتری حەماسەتی حزبایەتیەک لەبەر خاتری حەماسەتی بڕێشت دوو فلسکە هەمانە جاری وا هەیە کەسانێک لە دەست دەدەین کە پیاوێکی چاکن بەڵام لەبەر خاترەوەی خەڵکانێکی تری نوێژنەکەری خراپەکارە خەینە سەر ئەوان بۆ خۆی لە ئاخیرە ئەمان دەینە بن ئەم جا نانەکەی من و تۆیشە بڕن ئەمە زۆر زۆر گرنگە خۆشەویستەکانم جا معاویەی کوڕی ئەبوو سوفیان پرسیاری لەو پیاوە حەکیمە کرد فەرمووی خوای تەعالا خەڵکانێکی بۆ دەسڵات دروست کردووە با ئەهلی ئیمان هەوڵی بۆ بدەن بۆ ئەو دەسڵاتە خوای تەعالا خەڵکانێکی بۆ عیبادەت دروست کردووە یعنی ئێستا خەڵکانێک هەیە دەسڵاتی ئەم دنیایانە بدەیتێ بە دوو ڕکات نوێژ نایگۆڕنەوە خوا بۆ عیبادەت دروستی کردووە عیبادەتی ئەو کەسە باشتر وایە لە نەمزگەوتا بێ خۆی ئەناسێتەوە خەڵکانێک هەیە عالمن بەدوای علما ئەگەڕێن یعنی ئەگەر عالم نەبێ دنیای وێران نەبێ خەڵکانێکن ئەهلی علمن هەموو ژیانی خۆیانیان کردێتە قوربانی ئەوەی علمیان دەستکەوێ وڵات بە وڵات ئەگەڕێن شوێن بە شوێن ئەگەڕێن بۆ ئەوەی زانست پیاکەن تا خزمەتی مسلمانانی پێ بکەن خەڵکانێکن حەکیمن دانان ئیسفادە لە دانایی خەڵکی تر ئەکەن و خۆشیان دانا بوون و خەتیبن قسەزانن مەرجنی هەموو قسەزانی زانابێ و مەرجشنی هەموو زانای قسەزان بێ ئیتر قسەزانی علمێکی ترە و علمیش خۆی بۆ خۆی فقه و شریعەتیش علمێکی ترە جاری وایە پیاو هەیە زۆر زۆر عالمە بەڵام نازانێت دە قسە بکا بۆ خەڵک و خەڵکی وایش هەیە زۆر زۆر قسەزانە بەڵام دوو کەلیمەی علم نازانێ ئیتر ئەمە خوا تەوزیعی کردووە خەڵکانێکن لە تجارەتە زیرەکن لە کاسبی ئاڵوێڵا زیرەکن مادام تۆ لەو بوارە زیرەکی هەوڵدە کاسبێکی چاک بە تاجرێکی باش بە بۆچی تاجرە زاڵمەکان تاجرە خوێن مژەکان خوێنی ئەم ملەتە بخۆن تۆ بە نابی بە تاجر و هەوڵ بدەیت و پارە کۆ بکەیت و خزمەتی ئەو خەڵکە بکەیت بە هەرزانتر بێنیتە بازار هەوڵ بدە و پیاوێکمان هەیە پیاوی تەنگانن خوای تەعالا کۆمەڵە خەڵکێکی دروست کردو پیاوی تەنگانەیە ئێستا زەلام وا هەیە یەک تەلەفۆنێکی بۆ بکە لە دووکوت شەوارا بێ دا ئەپڕێ و دێتە دەم تۆ زەلام واش هەیە بەخوا تااقەتی نییە بڕاتە دەم کەسەوە ئیتر ئەمە خوا تەوزیعی کردووە ئەمە تو لە هەر کامی لەمانە تیاتە هەیە هەوڵی بۆ بدە کۆششی بۆ بکە بۆ ئەوی بەدەستی بێنی ئەم جا فەرمووی خەڵکانێکیش هەیە ڕیجریجەن ڕیجریجە چییە فەرمووی کەسانێکن خراپەکارن ئاوی خەڵک لێڵەکەن یعنی ژیان لە خەڵک تێکەدەن ئەم ئاوە پاکە جوانەیە لێڵێکەن سعری بازار گرانەکەن ڕێگا لە خەڵکی تەنگەکەن خەریکی خراپەکارین ئەگەر کۆ ببنەوە زەرەر بە عالەمە گەێنن ئەگەریش تەنیا ببنەوە خێر و بەرەکەتیان تیان نییە ئەو خاڵکانشمان هەیە ئێمە ئەمڕۆ هەموو ئەو شتەکانمان سیادە عیبادە علم هەموومان جێڵا بۆ ئەو کۆمەڵە خراپە سبحان الله مسلمان هیمەتی بەرز نییە مسلمان لەم زەمانە هیمەتی بەرز نییە واللهی پیاوی وا هەبووە لە یەک وتارێکا پێشی 25 ساڵ پێش ئێستا من وتارێکم دابێ ئاوا باسی بابەتێکی لەم شێوازەم کردبە ئەو کەسە دوای 25 ساڵ تەلەفۆنی بۆ من کردوتی مامۆستا لەو ڕۆژەوە من هەوڵ ئەدەم وە کۆشش ئەەکەم بۆ ئەوەی بگەم بە یەکێک لەوانەی کە تۆ باست کردووە یەکێک لەوانە من کە خزمەتی خەڵکی پێ بکەم سوپاس بۆ خوا ئێستا لە میهنەیەکە لە بوارێک لە بوارەکانە کلێنێکی پڕ کردوتەوە بۆ مسلمانان و بە جوانترین شێوە خزمەتی مسلمانانەکە لەو کلێنە چەند گرنگە خۆشەویستەکان چەند گرنگە تۆ سیر کە یەکێک لەمانە لە تۆیە هەیە هەوڵ بدەیت مەڵێ من پیر بووم تەمەنم هەیە پیر بووی ئەتوانی خزمەت بکەیت گەنجی ئەتوانی خزمەت بکەیت ئافرەتی ئەتوانی خزمەت بکەیت چەندی ئافرەتی نەخێنەوار پیاوی گەورە و عالمی گەورەیان دروست کرد چونکە لە خواترز بوو چەندێ پیاوی بە تەمەنی نەخێنەواریش کوڕی چاک و عالمی چاکی لە ژێر دەسا پەروەردە بوو جا زۆر زۆر گرنگە خۆشەویستەکانم ئێمە ئەومانتیا بێ زانایانمان وتویانە كلما عظمت المطلوب عظمت الوسيلة چەندێک ئامانجەکان گەورەتر بن ئەوەندەش ئامرازەکان گەورەتر بن ئەبێ فلا تنال الراحة إلا بترك الراحة إسراحت بچی بەدەسەهێنی بە تەرکی ئیسراحەت تۆ ئیسراحەت تەرک بکە لە ژیانی خۆتا باوەڕکە ئەگەی بە ئیسراحەتی تۆ نەعیم و خۆشبەخت یعنی خۆشگوزەرانی تەرک بکە لە ژیانتا والله ئەگەی بە نەعیم و خۆشگوزەرانی ئەوانەی کەوا ئەمڕۆ دەوڵەمەنن پارەیەکی زۆر زۆریان هەیە بەس زەکاتەکەیان شارێکی وەکو ئەم سمودە ئەگرێتەوە و خزمەت ئەکا ئەوانەوە نەزانێ ڕواوە خۆڕایی گەیشتنەتە ئەو پلەیە بەخوا هیلاک بوون ماندوو بوون بڕۆ تەما پرسیاریان لێ بکە بزان سەرەتاکەیان ئەوان لە کێوە دەستیان پێ کردووە
ئەوانەی کە ئەمڕۆ دکتۆری گەورن، عالمی گەورن، کاربەدەستی گەورن، بڕۆ پرسیار کە بزان لە کوێوە دەستیان پێ کردووە. ئەوان شەونەخوێنیان کردووە گەیشتونەتە ئەوە. بەڵام بەداخەوە ئێمەی مسلمان کەم تەرخەمین لەوەی کەوە ئەو هیلاکی و ماندووبوونە ببینین. بۆیە پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله عليه وسلم من خاف أدلج ومن أدلج بلغ المنزل ألا إن سلعة الله غالية ألا إن سلعة الله الجنة. هر کەسێ بترسێ زوو ئەکەوێتە ڕێ. ئیسا ئەگەر تۆ ترسی ڕێگایەکە هەبێ بە شەو لێرەوە بۆ شوێنێک ئەچی، ئەگەر ترست هەبێ سەرەتای شەو ئەکەوێتە ڕێ، ئیشی خۆت حازرەکەی، قۆڵی بۆ هەڵەکەی، چاکی لێەکەیتە دارە. هەر کەسێکیش زوو کەوتە ڕێ زوو ئەگاتە جێ. هەر کەسێ زوو بکەوێتە ڕێ زوو ئەگاتە جێ. کاڵای خودا، سلعەتی خودا، ئەو شتەی کە لە لای خوایە کە بەهەشتە زۆر غالیە، زۆر بەنرخە، واللهی بە تەمەڵی بەدەست نایە، ئەبێ هەوڵ و کۆششی بۆ بدەی. لە هەر بوارێک لەم بوارانە، لە هەر بوارێک لەم بوارانە ئەبێت تۆ کۆششی بۆ بکەیت تا بگەی پێی. ڕۆژێکان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیمتیحانی ئەصحابەکانی کرد بۆ ئەوەی بزانن، هەمویان بزانن کێ بە هیممەتە. فەرمووی کێ لە ئێوە ئیمڕۆ بەڕۆژوو بووە؟ ئیمامی ئەبوبەکر دەستی بەرز کردەوە. فەرمووی من ئەی پێغەمبەری خوا. فەرمووی کێ لە ئێوە ئەمڕۆ شوێنی جەنازەیە کەوتووە لەگەڵا بە قەبرستان بچێ؟ هەر ئەبوبەکر فەرمووی من ئەی پێغەمبەری خوا. فەرمووی کێ لە ئێوە ئەمڕۆ نانی ماڵێکی هەژاری داوە؟ سێبارە هەر ئەبوبەکر دەستی بەرز کردەوە. فەرمووی من ئەی پێغەمبەری خوا. فەرمووی کێ لە ئێوە ئەمڕۆ سەردانی نەخۆشێکی کردووە؟ ئەبوبەکر فەرمووی من ئەی پێغەمبەری خوا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ما اجتمعنا في امرئ إلا دخل الجنة. فەرمووی ئەم چوارە لە هیچ کەسێکا کۆ نابێتەوە ئیلای واتە بەهەشتەوە. تەماشاکەن ها ئەبوبەکر بە چییە؟ ها تەماشاکەن ئەبوبەکر بە شەو نوێژی ئیسە تەماشاکەن، بە شەو نوێژی ئەبوبەکر بەرز بوویەوە، بە قورئان خوێندن بەرز بوویەوە. ها تەماشاکەن. قەت بیستوتانە ئەبوبەکر لە ڕۆژێکا تا جزء قورئان بخوێنێ؟ قەت بیستوتانە آخر هەموو قورئان گشت ڕۆژێ ختم کرد و عملت قورئانی نیە قیمەتی نییە. ها تەماشاکە خۆشەویستەکان. کێ زیاتر خزمەتی خەڵکەکە؟ ئەوە لە پێشە، ئەوە لە پێشە. بۆیە خۆشەویستەکانم هەوڵ بدەن هیممەت بەرز بن لە خزمەتکردنی خەڵکە، هەر کەسێ لە بواری خۆی لە چی بوارێکە خوا توانای پێدا هەوڵ بدە لەو بوارەیە پێشبڕکێ بکە. داواکارم خوای تەعالی بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدا، دامەزراومان بکە لەسەر دیندارەتی، لەسەر ئیسلامەتی. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی، بە تایبەتی ئەم نەخۆشیە کە داوای دوعای خێری لێ کردوین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت ڕەحم بە هەموو مسلمانان بکە، بە تایبەتی مردوەکانمان خوایە. یا ڕەبی خوایە بەزەید بە حاڵمانە بێت و ماڵ و مناڵمان ساڵح بکە، هیدایەتی کەس و کارمان بدە. یا ڕەب العالەمین خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت کاربەدەستانمان ساڵح بکە. یا ڕەبی بازرگان و تاجرەکانمان ساڵح بکە. یا ڕەب العالەمین. یا ڕەبی کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگرە. ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحبه أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. هو شو يسكن روجي كان إمام عمر لبابتك أيوس مسابقي أبو بكر بكا لكاتي كوكردنوي يارمتي بو غزاي تبوك كاتي في غمر فرموي مسلمان غزايكي جورلا بردم معنا وهركس يتشي هي ببيت وانا ببخشي أفرمي عمر أفرمي أم روجم بفرصة زاني كبن ببردمي أبو بكر شو ما ولا مال حرشيم هبو بزانم بون من دفترك يا ابو ماله دفتري باره يعني وقياسي استا ركرد ما دكتوا كنت يكم جي الله لماله كنت يكم هنا وخصم بان او ينيك في غمري خاص الله صلى الله عليه الله زور ظلم خوش بو في غمري خاص فرمي عمر تشيد بو مالو منال جي الله وما في غمري خاص كرد ما دكتور نيوم هنا ونيوم بو مالو منال جي الله زوري بيناتو تماشام كل ابو بكر هرشي هبو هاور داينا لبردمي في غمري خاص وتم في غمري خوا فرموي اي ابو بكر تشيد ومالو منال الجيلا فرموي خوا في غمري خوا جيلا حال حموي هاورد داينا تماشا كان خوش يسكن اما نموني تاجريكي مسلمانه نموني بياوك كبهشتي كري بباركي بمالكي بخدمت كردني مسلمانان يتر عمر فرمي والله بون دركو كمنات وانا منافسي ابو بكر بكم منات وانا منافسي تصور كان بباره هر بباره وبخشين في غمري خاص الله عليه وسلم فرموي عثمان بهشتي بو خوي كري
لەمڕۆ بەداوا عوسمان حەچی بکاتەوە و تازە خوا لێی خۆشە بێت چونکە بەهشتی کڕی. تەماشاکەن خۆشەویستەکانم، یعنی پیاوچاکان ئاوا بوون، هەنێکی تریشیان بە شێوەیەکی ترەوە. ئێستا سەیری ئەم سەحابەکەن ڕەبیعی کوڕی کەعبە خزمەتی پێغەمبەری کردووە، هەستی کردووە ئەو ئەتوانێت بەس خزمەت بکات. بۆیە بڕیاری داوە لە بەردەم ماڵی پێغەمبەرە دانیشتووە، هەر کاتێ پێغەمبەر دەرچوایە حتا ئاوی دەستنوێژەکەشی بۆ حازر کرد، مەسینە ئاوی دەستنوێژەکەشی بۆ ئامادە کرد. تا ڕۆژێ پێغەمبەر فەرمووی ڕەبیعە داواکە چیت ئەوێ با لە منیش بۆت بکەم. فەرمووی ئەی پێغەمبەری خوا حەزەکەم ببمە هاوڕێت لە بەهەشت. ئەو هیمەت بەرزیەکە آخر زۆرە ئیسە ئێمە بواە حەزمانەکە دوو فلسمان پێ بدە، حەزمانە کرد مەسەلەن شتێکمان بۆ بکە بۆ نمونە یعنی شتێترمان ئەوت، بەس ئەم فەرمووی ئەمە حەزەکەم ببم بە هاوڕێت لە بەهەشتە. فەرمووی شتێکی تر بڵێ، ئەی پێغەمبەری خوا هیچ داواکاریکی ترم نییە لەوە زیاتر. چ ئەم هیمەت بەرزیەکە بڕێزان ببی تا هاوڕێی پێغەمبەر لە بەهەشتە صلی الله عليه وسلم. بۆیە پێغەمبەری خوا فەرمووی باشە بەس بۆ مەرجە خۆتیش یارمەتیم بدە، يعني يارمتيم ده تامن داوات بوكم لا إخوة تعالى بزور سجدة بردل فأعني على نفسك بكثرة السجود، زور سجدة بتامنش شتيك بوبكم تماشاكن تماشا أم همت برزية كان خوش يسكان هني لبياو شاكن تشل دانا صال نانوابوا تشل دانا صال لتمني نانواي حمر روجي قرتوه ها سبحان الله وكسش بين الزاني أجينا بيا بزانا نايل معلوم نالد صرت ليتي كذا عمو ڕژێ ماڵم ناوتیانە خواردنی لەگەڵ خۆیان هێنان لە دوکانەی خۆم لە ڕێگا بەخشیەتی لە جەماعەتی دوکان وایان زانیە لە ماڵەوە نانی خواردووە، ماڵی ژوایان زانیە لە دوکان نانی خواردووە. چل دانە ساڵ دوای لە ئەخیرە پێزان. تەماشاکەن خۆشە لای کەسیش باسی نەکردووە. یەکێکی تر لە پیاوچاکان محەممەد عەبدولباقی یەکێکە لەو کەسانەی کە خزمەتێکی زۆری ئەم ئیسلامی کردووە، بەتایبەت لە بواری نووسین و ئەوانە زۆر خزمەتی کردووە. ئەفەرمێ لە بیرم نایە لە ژیانما یەک سەعات لە تەمەنم یەڵا بێ بە خۆڕایی بە لەهو و لەعب یعنی لەدەست شوێ لە دەستم دابێ لە بیرم نایە. سیرکەن خۆشەویستەکان هیمەت بەرزیە. وتیانە ئیمامی ئەحمەد فەرمویان ئەی ئەحمەد کەی ئینسانی ئیماندار ئیسراحەتەکە یعنی وەکو پشتی لێ ئەکاتەوە ئیسراحەتەکە فەرمووی لە بەهەشتە. لە دنیایە تۆ بەردەوامای لە کۆششە دنیا شوێنی عملە شوێنی تاقیکردنەوەیە. براینە کەسب دیە لە ناو قاعی ئیمتیحانە پشتی لێ بکاتەوە و دامشی ئیسراحەتکە لە ناو قاعی ئیمتیحانە تۆ 3 ساعاتە هەوڵ ئەدە شتێ زیاتر بنووسی تا دەرەجەیەک و نمرەیەکی زیاتر بەدەستبێنی. ئیسراحەت لە دوای قاعی ئیمتیحانە، نەتیجە لە دوای ئەوە دەرەچێ. بۆیە ئەبێ ئینسانی ئیماندار هیمەت بەرز بێ لە هەوڵ و کۆششە بێ بە بەردەوامی تا بەڵکو ئینشاءڵڵا بگاتە ئەو ئاواتانەی کە ئەوێت بۆ دینی و بۆ دنیاشی ئاواتی دنیاشی جاری وایە پێویستی بە هەوڵدان و کۆششکردنە.